شەقامێکی شاری لۆس ئانجلیسی ئەمریکی دەبێتە شوێنی نمایشی ئەو سیارانەی گۆڕانکاری زۆری بەسەردا هاتووە. چەندە سەیرە لەسەر شەقام سیارە لێخڕیت و ئەمەش لە تەنیشتەوە بێت، بەڵام ئەمە نمایشێکی سەرنجڕاکێشی کاتی. ئۆتۆمبیلەکەم لە جۆری تاونکاری ساڵی 1995 لە خاوەنداری یەکەمی کڕیومەتەوە. هەموو پارچەیەکی ئەسڵیم بۆ داناوە و زۆر گۆڕانکاریم تێدا کردووە. یەکەم شتیش کە لە لۆس ئەنجلس کردومە کە بە ئایدرۆلێکی سیارەکە بەرز و نزم بێتەوە لە تەمەنی 90 ساڵی کڕیومە. لەو کاتەوە هەر خەریکی چاکردنم. دوای جەنگی جیهانی دووهەم پیاوەکان لە ئەمریکا لەبەر خۆشەویستیان بۆ سەیارەی ئەمریکی دەستکاریان کردووە. پێشتر لە سیەکاندا پشتەکەیان بەرز دەکردەوە تاوەکو تێژڕەوتر بێ، بەڵام نزمکردنەوەی سیارەکان دوای جەنگی جیهانی دووهەم بووە. جوانکردنێک بەڵام بە پێچەوانەوە هێواشتریش بووەتەوە. خەڵک لە ئەمریکا بۆ ئەوەی سیارەکەیان تیژڕەوتر و دیار بێت دەستکاری زۆر یەکەن، بۆتە بەشێکیش لە تایبەتمەندێتی خەڵکی ئەمریکا. لە کاتێکدا هەر دەستکاریکردنێکی خەرجیەکی زۆری دەوێت. تەنها گۆڕینی تای سیارەکە بۆ نزمتر سیارەکە نزمتر دەکاتەوە، بەڵام خەڵک زیاتر لەوەش نزمی دەکەنەوە. ئەگەر پۆلیس بیان بینێ سزایان دەدات. لەبەرەوە ئەم هایدرولیکەیان داناوە کە بە خێرایی سیارەکە نزم دەوێتەوە و بەرزی دەکەنەوە. هەر کات پۆلیس بیبینن بە خێرایی سیارەکە و خۆی لێ دەکەنەوە. نزمکردنەوەی ئۆتۆمۆبیل لە ئەمریکاوە دەستی پێکردووە، وەک کولتور و تایبەتمەندێتیەکی لێ هاتووە کە هەر بە خەڵکی شیکانۆکانەوە نەوەستاوە، بەڵکو سپیپێست و ئەفریقا ئەمریکانە و ئاسیایەکانیش دەیکەن. هەروەها لە وڵاتی بەرازیل و یابانیش سیارەکانە نزمەکەنەوە. ئەم هاوڵاتیە ئەمریکیە وە خۆیڵێ ئەگەر ئێستا سیارەکەی بفرۆشە پارێکی زۆری بۆکە، وەلێ بەنیازە بیهێڵێتەوە بۆ منداڵەکانی تاوەکو چێژی لێبینن. میحابەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن.